سڵاوتان لێبێ ڕێبار عوسمانم بەرنامەی بەسەراتان پێشکەش دەکەم. 16 ساڵی 1970 شارێک وەکو هەڵەبجە کیمیاباران دەکرێت. بەڕاستی کیمیابارانکردنی هەڵەبجە هیچی کەمتر نییە لە هێرۆشیما و ئەو شارانی دیکەکە لە مێژوودا بە بۆمباران کرابێت، با بڵین نەوەوی لێدرابێ، چەکی ئەتۆمی بەرامبەر بەکارهێنرابێ، یاخود ئەوەی کە بەرامبەر هەڵەبجە کراوە تەنها یعنی پێشتر لە مێژوودا ڕووی داوە، بەڵام وەکو هەڵەبجە بێ کەس نەبوون ئەو ملەتانیکەوە کارەسات و تاوانی ئاوها گەورەیان بەرامبەر ئەنجام بدرێ. لە بەرنامەی بەسەرهات هەوڵەدین ئەم بەرنامەیە تایبەت بکەین بە کارەساتی هەڵەبجە و هەروەها کەیسێکە تاوەکو ئێستاکە لە دوای کیمیابارانکردنی هەڵەبجە بۆتە خەم بۆ خەڵکەکەی، ئەویش کەیسی منداڵانی ونبووی ئەو شارەیە. بۆ قسەکردن لەسەر منداڵانی ونبووی شارەکە و هەروەها کارەساتی کیمیابارانکردنی هەڵەبجە میوانداری زۆر بەڕێز شەونم عەبدوڵڵام کردووەکە، دایکی دوو منداڵی ونبووی شاری هەڵەبجەیە. بەخێربێ شەونم خان. زۆر سپاس بۆ ئەم چاوپێکەوتن و دەرفەتە. سپاس بۆ تۆ. شەونم خان، حەزەکەم سەرەتا خۆت بناسێنیت بۆ بینەران. من شەونم عەبدوڵڵا محەممەد، دایکی دوو مناڵی ون بووم لە هەمان کاتیشا 5 خوشک و براشمونە لەو تاوانە. بەڵێ باشە، ئەگەر بگەڕێنەوە بۆ کاتی ئەو تاوانی کیمیابارانکردنی هەڵەبجە، جەنابەت چۆن منداڵەکانت هونەبێ و خۆتیش با بڵێن لە ژیاندا ماویت؟ من 13 لەسەر 14 مانگ بوو، تەبەن ئەو کاتە شەڕی ئێران عێراق بوو، خاڵم ئەمری خۆی کرد بوو، چوومەوە بۆ هەڵەبجە بۆ تەعزیەی خاڵم. ئیتر ماڵی باوکم نایانێ هەڵا بگەڕێمەوە. تۆش وەکو کوڕم وای حەملم هەبوو، دایکم وتی با مناڵەکە ببێ دوای بگەڕێرەوە بە سلێمانی. 13 لەسەر 14 مانگ ئێمە یعنی لە ژێر زەمین نابووین لەبەرەوەی ئێران هەڵەبجەی قەسفی تۆپە کرد. تر 14 مانگ تەواو بێتاقەت بووم، چوومە نەخۆشخانەی هەڵەبجە. نەخۆشخانەی هەڵەبجە وتی حاڵەتە زۆر خەتەرە و ژیانی خۆشت و مناڵەکەش لە مەترسیایە، ئەبێ بڕۆیتە سلێمانی. وڵا سیارەیەکی بۆ گرتم، دایکم منی هێنایە سلێمانی. ئەمە تر تقریبا لە سعات 7 بۆ 8 ئێوارە بوو گەشتینە سلێمانی 14 مانگ. کاتینە سلێمانی ئەو کاتە ولادە لە جامیعەکەی ئێستا بوو، لەوێ داخڵیان کردم لە نەخۆشخانە، وەزعم زۆر خەتەر بوو. وڵا کەوتینەوە دەوری دەمە و بەیان بوو، سعات دەوری 4 و 5 بەیانی بوو، بەرگوێم کەوت سستەرەکان کە هاتوو چۆیانەکریان و هجوومە بۆ هەڵەبجە. بە دایکم ئەموت دایکمە بان کردم، دایکە گوێم لێ بۆ کچانەوەیان وتووە، وتی هیچی وانە کچم، خەفەت مەخۆبەوە، تۆ خواکای شەڵا مناڵەکەتە بێت و نەجاتە بێ گەڕێنەوە. بەیانی سعات دەوری 12 نیوەڕۆ بوو، بە بەردەوامی خەڵکەکە یعنی شڵیژان و پەشێوی پێوە دیار بوو، بێتاقەتی بە خەڵکەکەەوە دیار بوو. بە پەیتا عەسکەریشیانە هێنا، برینداریانە هێنا عەسکەر بۆ نەخۆشخانەی ولادە. بەدایکم وتم دایکە بۆ شتم لێ شاریتەوە، ئەم هەموو عەسکەرە بریندارە چیە دێت؟ وتی کچم شەڕی ئێران و عێراقە نازانی. وتم ئاخر هجوومە بۆ هەڵەبجە. دایکم شتەکانی لێ شاردمەوە لە بەرەوەی من خەفەت نەخۆم. هەستان بە دایکم وتمی لەگەڵمیان نایێت، تێچی بۆ کەوتم ئەچمە نەقلیاتی هەڵەبجە. چوومە نەقلیاتی هەڵەبجە، زۆر هەوڵما لەگەڵ 3-4 تەکسیاکە 12 تاک بازنگم لێ دەسا بوو، بازنگەکانمی بەمێ بەس بمگەێنێتەوە هەڵەبجە و بگەمەوە لای مناڵەکان و خوشک و براکانم. بەڵام بەداخەوە هیچ کەسێ ئامادە نەبوو بمبات. بەو شێوازە هەتا بانگی مەغریب مامەوە لە گەراج. بانگی مەغریب هەستام، هاتینەوە دیسان بۆ نەخۆشخانە. لە نەخۆشخانە ئێتر یعنی کە خەڵکەکەمە بینی بەو شێوازەم هەموو بریندارە هات، زۆر بێتاقەت بووم. ئاگام یعنی شەرع شەرمین بڕیوەکو کوڕمای، ئاگام لە مناڵبوونی خۆم هەر نەما و لە وەزع و تەندروستی خۆم نەما. بەیانی 16 مانگ. بەڵێ 16 هاتمە حەوشەی خەستەخانەکە، دیسان بڕۆمەوە بۆ گەراج بزانم هەوڵێکی تر بەمەوە بزانم کەس نییە بمباتەوە بۆ هەڵەبجە. هیچ تەکسیم گرت و ڕۆشتمەوە تا درەنگێ لەوێ بووم، تا دەوری بەخوا سعات 10 و 20 دوای ئەوە گەڕامەوە بۆ ولادە.
بێتاقەت بووم گەڕامەوە هاتم لە حەوشەی ولادا دانیشتم نەچۆمە ژوورەوە ئاگام لە ژیان نەما لە دنیا نەما لە بەر مناڵەکانم لە بەرماڵی باوکم سعات 11 دقه تر لە سعات 11 تیارە پەیتا ئاڕۆ دە ئەڕۆشت و هەشتە هات دە ئەڕۆشت تیاری عێراقی مەبەستە بەڵێ تیاری عێراقی ئەتر دە تیارە ئەڕۆی دەیتر ئەگەڕایەوە بەو شێوازە ئارامم لەبەر بڕا تەواوتر و یعنی کاتێ هۆشم هاتەوە سعات 11 دقه کە عملیات کرابووم مناڵەکەیان لێ دەرهێنا بووم کە هۆش ماتەوە هەوڵما هەستمەوە سەر پێ تم دایکە بمبەرەوە بە هەڵەبجە دایکە مناڵەکان دایکە وتی مناڵەکە ئەی ئاگاد لە خۆ نەبوو باوک هاوەلات ئەی ئاگا لە خۆ نەبوو خوشکە گەورەکە هاوەلات بەداخەوە ئەم شتانە تەنها قسە بوو دایکم بۆ منیە کردو لەبەرەوەی من بێتاقەت نەبم سعات 11 دقه مناڵەکەم لە دایک بوو لە دوای ئەوە ئەم هەموو عسکەریەمە بینی ئەم هەموو خەڵکەمە بینی بەدەمی عسکەریەتی کوردی خۆشمان عسکەریان هەبووە هاتن بریندار بوو یعنی باوەڕ هەبێ ئەرزەکەش جوندی عێراقی لەسەر کەوت بوو لە نەخۆشخانەی سلێمانی لە جامیعەکە بەڵێ زۆر یعنی بێتاقەت بووم کە ئەوانەمە بینی هەستان بڕۆم بۆ لای دەستشۆرەکە تۆزە دەموچاوم فێنکەمەوە گوێم لێ بۆ کچێک گوتی کورە ئەڵێن هەڵەبجە کیمیاباران کراوە کەسی تیا دەرنەچووە خی گەورە شایەدا نەمزانیوە چۆن بە عەرزەکە کەوتوم کەی هۆشم هاتوۆتەوە کەوتی هەڵەبجە کیمیاباران کراوە چونکە ئێمە ئەوەی ڕاستی بێ لە شەڕی ئێران عێراقا ئێمە تەنها ترسمان لە تۆپەکە هەبوو ئێران عێراق شەڕیان بۆمان و ئێران تۆپ بارانمانەکە ئەچوونە ژێرزەمینەکانەوە هیچ کێشەیەکمان نەبوو نەمانزانی حکومەتی عێراق هەڵەسێت بە چرکە ساتێ هەموو شعبەکەی خۆی لە ناوە بات بەداخەوە ئێستا لە هەنێ شوێن ئەڵێن وەڵا ئێران هەڵەبجەی کیمیاباران کردووە ئەمە دوورە لە ڕاستی شاید حاڵەکان هەموو لە ژیان ماون کە حکومەتی عێراق هەڵەبجەی کیمیاباران کرد ئەو حکومەتەی کە ئێستا میراتگری حکومەتی پێشووە دەبوو بە هەموو توانایەکەوە قەرەبووی خەڵکی هەڵەبجە و هەڵەبجەیەکانی بکردایەتەوە بەداخەوە لە کاتی کیمیابارانکردنی هەڵەبجە ئەو جەنابەت باست کرد کە ئاوها تۆ لەو حاڵەتە بوویتە لە کەسوکارت کێ دەرچوو کێ مابوو دواتر چۆن ئەگەڕیتەوە هەڵەبجە چ کاتی ئەگەڕیتەوە کەسوکار بەڕاستی تۆ بڵێ کەسوکار ئەوەی کە نزیکە بە تۆ برایە و خوشکە و مناڵە و من ئەمانم هەمووی لە دەستداوە ئێستا یەک خوشک و برام نەماوە من ئەوەکو کەسوکارم زۆر لە دەست چووە یعنی ئامۆزای باوکم هەیە 35 سەرخێزان هەمویان تیا چوون ڕۆحیان شاد لەگەڵ هەموو شەیدانی کورد و کوردستان بەڵام ئەوەی کە بە من زۆر نزیک بێ و کە من خاوەنی ئەو پۆلە شەهیدە بم خوشک و براکانمە لەگەڵ دوو مناڵەکەم من کە کاتێکمانیان چەنێ بوو منداڵەکان کاتێک کە منیان هێنا بۆ سلێمانی ئەوە کە گەورەترین ئەسەفە لە دڵما کە ناتوانم بە دەقە و بە چرکە ساتیش لە یادیکەم کچەکەم دەستی لە کراسەکەم ئاڵانتی دایکە تخوابم بە لەگەڵ خۆت دایکەم وتی ڕۆوتم دایە بابیان بین وتی ڕۆڵە پردی زەڵم ئەڵێن وێرانە باگەر تیاژ بچین من و تۆ تیا بچین دایکم بەو شێوازە بیری کردەوە ئەگەر ببین بە قەسفی تۆپەوە با من و دایکم تیا بچین مناڵەکان بمێنن بەڵام بەداخەوە کە من و دایکم هەردووکمان ماینەوە بۆ قوربەسەری و بۆ مەینەت و بۆ خەفەت ئەوانی کەمان بەو شێوازە بێسەر و شوێن بوو کچەکەم 86 بوو کوڕەکەشم 87 بوو تەمەنیان واتە 2 ساڵ بۆ ساڵێ بۆ 2 ساڵ ڕاستە باشە حکوومەتی هەرێمی کوردستان چی کردو بۆ کەیسی ئەو منداڵانە دیارە جەنابەت ئیشتیش کردووە لەسەر کەیسی منداڵەون بۆکانی هەڵەبجە حکوومەتی هەرێمی کوردستان تا چەندێ با بەگشتی پێشەوەی کەوا بگەمە بچمەسەوە پرسیارە چەند لە هەڵەبجە چەند منداڵ هەیە کە وەکو ون بوو تۆمار کراوە ئێمە وەکو کاری ڕێکخراوی 6 ساڵ کاری ڕێکخراویم کردووە پار مانگی نۆ لە 11 دەستم لە کار کێشاوەتەوە 74 خێزانمان هەیە 211 مناڵ لە ڕێکخراوەکەی ئێمە تۆمار بووە ئەمە دقیقیش نییە بەڵێ 211 مناڵ لە لامان تۆمارە
هەفتا و چوار خێزان دقیقیش نییە لە بەروی عایلی وایە نەهاتووە خۆی تۆمار بکات. باشە ئێوە بیرم چۆوت لێ پرسم دوای ئەوە کە چ کاتێت تۆ ئەگەڕێیتەوە هەڵەبجە لە سلێمانی کاتێ ئێران ئیستیحابی کرد کەس نێتوانی داخل بە هەڵەبجە ببێ بەهۆی من مێردەکەم عسکەر بوو هاتەوە بە شوێنمە بە ئیڤای عسکەری بردمی بیرت نییە تاریخەکەیم لە بیر نییە بەداخەوە دوای چەند ڕۆژێک ئەوەنە یعنی هەر ئەو ڕۆژەی ئێران ئیستیحابی کرد بۆ بەیانی من چوومەوە هەڵەبجە. باشە کە ئەڕۆی تۆ چییە بینی لەوێ لە هەڵەبجە؟ یعنی کە داخل بەناو هەڵەبجە بووین باوەڕت هەبێ بۆن ساردی حەیوان و دوو لە ڕووی تۆ ئینسان و بۆنێک ئەهات کوڕم ئەویست تەحملی بکاکە مانگی ڕەمەزان بوو کە ڕۆشتینەوە. یعنی 3 جار من چوومەتە ژێر زەمینەکەی ماڵی باوکم هاتوومەتەوە سەرەوە دەموچاوم شتۆ یعنی شعورم پێ نەشکا ئەو تەنکێکە لەویایە کیمیایی بەرکەوتووە دەموچاوم بە ئاوی تەنکێکە شتۆ ئاوەکەم خواردوێتەوە ئەقلم شعورم لە لای خۆم نەبوو ئەو ئاوە خراپەست من ئەی خۆمەوە کیمیایی بەرکەوتووە. دوای 3 ڕۆژ هەموو پێستی دەموچاوم هەمووی هاتە خوارەوە هەتا بە ئێستاشەوە من تووشی تەنگە نەفەسی بۆری هەوایی بووم بەهۆی ئەو ئاو خواردنەوە کە خواردومەوە بەهۆی ئەوەی کە ئاوم بۆ دەموچاوم بۆ ئاوەشتۆ کە بەر کیمیاوی کەوتووە ئەو کاتە خۆتان ئەزانن گرانیش بوو هەنێ زەخیرە و شتیشمان مابوو ئەتا ئەوانەش لێمان خوارد بەداخەوە ینی هەنێ حاڵەت هەیە واد لێ ئەکا کە باشە لەو خەمەکانە زۆر بێت. لەو ژێرزەمینەی ماڵی باوکت کێما بوو تەرمیکێ هەبوو؟ هیچ تەرمێکی لێ نەبوو بەڵام حوشەکەی ماڵی باوکم گەورە بوو هەمووی باخی هەنار بوو باوەڕتە بێگەر کڵۆی خۆڵ بەرز بوو بێتەوە لەویا ڕام کردووە چنگم پیا کردووە بزانم جەنازەکان لەویانی بزانم مناڵەکانم خوشکەکانم براکەم لەویان نەکەوتون کرابن بە ژێرگڵەوە زیاد لە 3 جار چوومەتە ژێر زەمینەکەەوە هاتوومەتەوە سەرەوە ناو باخەکە گەڕاوم بەداخەوە هیچ سۆراغێک و هیچ شتێکم دەست نەکەوت. باشە ناتزانی ینی لە کەس و کار و لە دەرودراوسێ و ئەوانەی کە پاشەوەی کە با بڵێن خەڵکە دێتەوە بۆ شار هیچ سۆراغێکیان نەبوو ماڵ باوکت؟ هیچ سۆراغێکیان نەبوو. دوای ئەوەی تر خەڵکەکە چوو ئێران و حکوومەتی عێراقی و کاتە ئەفواتی دەرکرد خەڵکەکە بگەڕێتەوە مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی ئێستا منەظەمەی حتەین بوو کوڕێک هات کچێکی دراوسەی ماڵی باوکمی مارە کردبوو لە هەڵەبجە کوڕەکە ناوی برایم بوو وتی دادەشەونم تم بەڵێ وتی یەکێ لە خوشکەکانتم بینی لەگەڵ مناڵێک تا لە ناو ئیڤایەکی ئەسکەریا بوو بەڵێ وتم لێکێوتی بچوونە منەظەمەی حتەین منیش هەر لە بەیانی لە سەعات 7 بەیانی خی گەورە ئاگدارە ئەو مناڵە بچووکەم ئەنا بەشانمەوە ئەڕۆشتم لە بەردەمی منەظەمەکە کە مەڵبەندی ئێستەی خۆمانە ئەڕۆشتم لەویە دا ئەنیشتم ینی مانعم نەبوو پۆساڵی ئاسکەرەکان هینی جاشەکان ماچکەم بەس ئەگەر خوشکەکەم لەوێ پیشان میبن سۆراغێکم دەستکەوێ 7 ڕۆژەمە پیشەی من بوو بەیانی تا ئێوارە ڕۆژێکیان کوڕێکتر جاشەکانیش چاکیشیان تیا هەبوو خراپیشیان تیا هەبوو وتی دایە تکات لە یەکەم خوشکم هەڕەشەی ئەنفالکردن تەکەن لێرە هاتوو چۆمەکە بیکە بە خاتری خوا من بۆ خوا پێتەڵم بەخوا بیش زانم پێم و توێم کوژن ئیتر دوای ئەوە کە ڕۆشتم سەری 7 ڕۆژ نەگەڕامەوە نەچوومە بۆ ئەوێ وتم تازە چی بکەم کە من ئەو هەموو خێزانم لە دەستداوە ئێستاش خۆیشم بڕۆم خۆشم ئەنفالکەن نەڕۆشتم تر باوکی مناڵەکانتی واز بێنە بیکە بە خاتری خوا لەو کاتەوە هەتا ئێستا من ئەگەر بڵێن مناڵێکی هەڵەبجە لە هەر شوێنێک هەیە من ئامادەم بڕۆم بە ڕۆحی خۆم بە گیانی خۆم بە گیرفانی خۆم تەسحێبم بۆ دۆزینەوەی مناڵەکان بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ سۆراغێکم دەست نەکەوتووە. باشە شەونم خان خەڵکی هەڵەبجە لە کاتی کیمیابارانکردنەکە بە چه ئاراسیە زیاترە ڕۆن بە ئاراسی ئێران ڕۆیشتونە یاخود بەرەو سلێمانی هاتوونە بەرەو کوێ ئەڕۆن؟ خۆی ئەو زانیاریانەی کە ئێمە دەستمان کەوتۆ کە باس کراوە بەشی زۆری خەڵکەکە بەرەو ئێران ڕۆشتووە ئەگەر تاکو تەراش هات بێ بەرەو لای خۆمان زۆر جار و توانە خەڵکەکە ئاو بردوونی ئەو ساڵە بارانێکی زۆر بوو تیان کەوتونەتە ئاوەوە بەڵامێکی ئەوەی بەشی زۆری خەڵکەکە بەرەو ئێران ڕۆشتن. بەڵێ بەرەو ئێران ڕۆشتن واتە ینی تۆ گومانێکی کەس و کارەکەی تۆ بەرەو ئێران ڕۆیشتونە یاخود بۆ شوێنی تر ڕۆیشتونە؟
جگە لەو چیرۆکەی کە باست کردوتت لە ناو ئیڤەی یاکی عسکەری و ئەوانە با بڵێن خوشکێکت و مناڵێکت بینراوە گومانەکەی کە بەرەو کۆ چوو بێتن ماڵ باوکت ماوەیەکی دوای ئەوە جوابمان بۆ هاتەوە وتیان ماڵی بڵێن خوشکەکانم و مناڵەکانی ماڵی باوکم لە مەکتەبە سوورەکەی سەنغۆر لەوێ بینراون مامێکم هەستا ڕۆی کە ئەم جوابە هات مامێکم ئێستا لە ژیان نەماوە هەستا ڕۆی بۆ سەنغۆر لەوێ گیرە نزیکەی 25 شەو 30 شەو گرتیان دوایی نەیانێڵابوو هیچ شوێنێ بگەڕێ گەڕایەوە هاتەوە بۆ سلێمانی هیچ سۆراغێکی نەبوو هیچ سۆراغێکی دەست نەکەوت لەبەرەوەی گرتە بوویان نەیانێڵابوو سۆراغ بکە ئەتر لە دوای ئەوە شەوە کە بڵێن حکومەتی خۆمان خەڵکیان بردووە کە گەڕاون بە دوای مناڵانی ون بووە بە دوای ئەو کەسانی کە لەوێ وەفاتیان کردووە کاتێکم زانی لە تەلەڤیزیۆن بینیم کۆمەڵی قوربانیان مەجموعەیە خەڵکیان بردبوو ڕۆشتم وتم ئەی کاکەی خۆیەوە زانن من 7 نەفەرم دیار نێبوو ناوی منتان نەنووسیەوە بە منتان نەوتووە وتیان بە ئەم جارە بڕۆین بانگ دەکەین وەڵا کە ڕۆشتم لە کرماشان بردینیانە شوێنێک وەکو ئێرات تەخت بوو وتی ئەمە مناڵی لە 1 ساڵەوە تایەتی تا 13-14 ساڵ یعنی گۆڕێکی بە کۆمەڵ و بەزاوا کاشی کرابوو بەس تۆ چوزانی کامە مناڵەکەی تۆ لە کام گۆڕیانە لە کام شوێنە یعنی من دایکێکم ئەوە 35 ساڵم بە نەهامەتی بەڕێ کرد لە چاوەڕوانی دۆزینەوەی ڕۆڵەکانمە بەداخەوە پێوە دیارە بەداخۆی ئێمە دایکان و خوشکانی ئێمە کە لەو کارە ساتانە دەرچوونە ڕەشپۆشن ینی هەمیشە ئەیان بینین ڕاستی دڵتەنگە بین باشە حکوومەت یاریمی کوردستان هیچ هەوڵی نەداوە مەسەلەن لەگەڵ ئێرانە لەگەڵ ئەو کونسڵخانەی کەەوە ئێران هەیەی لە کوردستان لە هەولێر هیچ هەوڵێکی نەداوە لە ڕووی دیبلۆماسیەوە بتوانێ و منداڵە ون بوانی هەڵەبجە بدۆزێتەوە من ئەگەر بڵێم هەوڵ نەدراوە ئەمە بێویژدانیە هەوڵ دراوە بەڵام یعنی ئەگەر سەدی وەکو تۆ بڕوات ناتوانێت تعبیری فرمێسکی چاوی من و برینی دڵی من بکات من لە 2018 لەگەڵ ماردین خانە ئەویش یەکێک لە مناڵە گەڕاوەکانی هەڵەبجە بوو ڕێکخراوێکماندانا بە ناوی ڕێکخراوی منداڵەون بۆکان کە بگەڕێن بە دوای ئەو مناڵە کە لە خوێن و گۆشتی خۆمە ناکرێ مناڵێک لە ئێرانەوە بێتەوە ئێرانی بێ و ئێمە بیکەین بە مناڵی هەڵەبجە و بە ناوی هەڵەبجەوە ئەفزەلێتی بدرێتێ بەڵام بەداخەوە 6 ساڵ بەردەوام بووم لەو ڕێکخراوە لەسەر گیرفانی خۆم خۆبەخشانە کارم کردو و کاری زۆر باشیشم کردو هەموو هەڵەبجە شەزانێ بەڵام لەبەر ئەوەی لە دەرگای هەموو ئەحزابەکانی شمیاوە بەبێ جیاوازی لەبەرەوەی هەڵەبجە مڵکی تەنها حیزبێک نەبووە مڵکی هەموو ئەحزابە سیاسیەکان بووە هەڵەبجە کوردی بە دنیا ناسان هەڵەبجە پەرلەمانی دروست کرد هەڵەبجە بەڕاستی ئەنجومەنی وەزیرانی دروست کرد ئەمە چەند سەرۆکی حکومەت و چەند جێگری سەرۆکی حکومەت ڕۆشتن بەڵام بەداخەوە نەیانتوانی هەتا ئەم دقەیە ئیشێکی جدی بکەن بۆ دۆزینەوەی مناڵانی ون بوو کە لە هەمان کاتا هەڵەبجە و ئێران ها حدودی یەکن کە چوینە ئێران لە ئێران کاک عومەر لە عیلاقات کە زانی من ئەوەنە بێتاقەتم ئەوەنە پەرۆشم ئەگریم وتی دایەکیان تۆ ئەزانی چی بکە وتم نازانم چی بکەم بەستاقەوم وتی ئەبێت تۆ کتاب بکەی بۆ وەزارەتی شەیدان وەزارەتی شەیدان بیکا بۆ ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیران بیکا بۆ پەرلەمان بیکا بۆ عێراق حکومەتی عێراقی ئێستا میراتگری حکومەتی پێشووە ئەبێ فشارێکی جدی بخەنە سەر وڵاتی ئێران هەر مناڵێک لە کاتی تاوانی کیمیابارانی هەڵەبجە داخل بە وڵاتی ئێران بووە ئەگەر ماوە بیگەڕنەوە ئەگەر نەماوە داتایان لایە بۆ نمونە مناڵەکانی شۆنم تیا چووە دایەگیان تۆ مەگەڕێتەوە تۆ مناڵەکانت تیا چوون یعنی بەڕاستی قورسە خەڵک کە ئەڵێ 16 سێ خۆ بۆ من کە دایکم مناڵم ون بووە هەر تەنها 16 سێ بەس نییە بۆ من هەموو ڕۆژێک بۆ من 16 سێ هەموو دقەیەک بۆ من 16 سێ بەڕاستی ئەمانە برینێکە ناتوانی بەدەقە لە یادی بکەیت
من 35 ساڵی ڕێک لە جەژن کراوە دانەنیشتم لەگەڵ ئەم مناڵانە ما جەژن کەم کە کاتێ دەستم یاوەتە مەنجەڵەکە چێشتم لێناوە بۆ جەژن بۆ بەیانی بۆ مناڵەکان دانیشتوم بەقەدەر دەنگی برنجەکە فرمێسکم ڕشتووە ینی ئەمانە ناتوانانی لە یادی بکەی ئەمانە برینێکی ساڕێژ نەکراوە بەڵام بەڕاستی من لێرەشەوە ئەڵێم من ناڵێم حکوومەتی هەرێمی کوردستان هیچی نەکردووە ئەگەر بڵێم هیچی نەکردووە بێویژدانیە شت کراوە بەڵام لە ئاست تموحی ئێمە لە ئاست هەڵەبجەیەکان لە ئاست گەورەی و تاوانی هەڵەبجە شت نەکراوە هەڵەبجە ئێستش تەنها بە وەرەقە پارێزگایە هیچ ڕێکارێکی یاسایی بۆ جێبەجێ نەکراوە هەڵەبجە ئێستاش وەرە یعنی بەڕاستی فشارە خەنە سەر حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەت موچە نایەت تۆ حکوومەتی عێراق پارە نایەت ئێکاکە تۆ هەڵەبجە و کیمیاباران کردووە تۆ هەڵەبجە و قوربە سەر کردووە تۆ ئەنفالە کردووە بۆ وا لە کە سوکاری شەید و ئەنفالەکەن یعنی من ئەڵێم هەموو ساڵێک برینەکانمان دەستی تێئەخرە و ئەکولێنەوە بەڕاستی کاکە باوکم ئێستاژ یعنی من بمەوێ بەرپرسێک ببینم ناتوانم ببینم ئێبابە قوربانی ماوە ئێبابە هەتا ئێستا وەرە پێم بڵێ دایکێکی شەهیدیان بردبێتە هێرۆشیما ناکازاکی خوشکی شەهیدێکیان بردبێ بەدەر لەوەی مەجموعەیە کەس ئەوەی خۆی مەبەستی بێ و کەسی خۆی بێ بۆ هەموو شوێنێکیان ئەنێرن بەڵامێکی دایکە شەهیدێ تا ئێستا نەڕۆشتووە وابزانم سەدان نادیەمان هەیە نادیە قوربانی بوو بەڵامێکی میلەتەکەی دڵسۆزی بوو نادیان بە دنیا ناسان بەڵام ئێمە سەدان نادیە و نادیەترمان هەیە لە نادێش زیرەکتر و لە نادێش بەتواناتر و لە نادێش خاوەن قوربانی دارتر بەڵامێکی تا ئێستاکە هیچ کەسێ نایناسێ یعنی گرنگە لە ڕێگەی ڕاگەیاندن و ئیعلامەوە گرنگە لە ڕێگای حیزبەکانەوە لە ڕێگای حکوومەتەوە دایکە شەهیدەکان بناسێنرێن باوکە شەهیدەکان بناسێنرێن خوشکی شەهید بناسێنرێت تاقانەکانی ئەنفال و هەڵەبجە بناسێنرێ بەڕاستی ئەمانە گرفتی تەنها من نییە کوڕم گرفتی هەموو هەڵەبجە و ئەنفالە باشە تا ئێستا چەند منداڵی هەڵەبجە دۆزراونەتەوە بە گشتی هەتا ئێستا بەگشتی ئەوەی گەڕابێتەوە 18 مناڵ گەڕاوەتەوە بەڵام فەحسەکانیان دەقیق نییە بەڵێ کێشی ئەو فەحسە چییە ینی زۆر جا سێرەکەی کەسێک بە پشکنینی یەکەم ئەدرێتە ماڵێک دواتر هەڵەوە شێتەوە کێشەی پشکنینەکە چییە خۆی گرفتی ئێمە نابێ بە عاتف خەڵک وەرگین یعنی کە لیژنەیەک هاتووە سامپڵی خوێنەکەی لە من وەرگرتووە کە کاتێ مناڵێک دێعایەبوونی خۆیەکە با بچن سامپڵی خوێنی مناڵەکەش وەرگرن لە ڕێگەی لیژنەیەکی وەزارەتی ناوخۆ وەزارەتی سەحە وەزارەتی تەندروستی وەزارەتی دات سامپڵی خوێنی ئەو مناڵەش وەرگرن مناڵی شەونم بوو بمەنەوە مناڵی من نەبوو کاکە ئیعلانی بۆ مەکەن دڵمان برینار مەکەن هەموو دەقە و سەعاتێ عنی من ئێستا حەود مناڵ خۆی بە من ناستانوە لە وڵاتی ئێرانە ئەڵێ هەڵەبجەیم هەتا ڕێکخراوەکەم هەبووە بە ئێستاشەوە تەلەفۆنم بۆوەکەن بەڵام من ناتوانم مناڵێک بێنمەوە کە سنتەرێکی مایکرۆجینی پێشکەوتوو لە وڵاتمانانی ئەم فەحسانەیە گلا بکرێتەوە یعنی وابزانم کولفەیەکی ئەوەنە زۆری تێناچێ کە مناڵێکە گەڕێتەوە یعنی سنتەرێ دانێن بە فەحسەکان یەکلایی بێتەوە و دایکان باوکان خوشکان برایان لەم چاوەڕوانەی ڕزگاریان بێ بەڕاستی گرفتەکانی ئێمە زۆر زۆرە کوڕم ئێستا بڵێ من بەیانی 16 سێ و وەڵا یادی هەڵەبجێ من بۆچی مە خەڵگێت تاجە گوڵم بۆ دانێ لە هەڵەبجە خۆی تاجە گوڵی سەرسەری کوردستانە هەڵەبجە سمبولی گەلی کووردە من تاجە گوڵم بۆچیە تۆ وەرە برینەکەم ساڕێشکە سەرۆکی حکومەت جێگری سەرۆکی حکومەت بەڕاستی گرنگە ئێوە هیچ نەبێ ساڵی یەک جار کۆبوونەوە لەگەڵ کە سوکاری ئەنفال و شەهید و کیمیاباران نابکەن لەگەڵ کە سوکاری ونبووە نابکەن برینداران نابکەن کاکە ئەمانە گرنگە حکومەت هەنگاوی بۆ بنێ یعنی ئەوان ئەڵێ ئێمە باوکی میلەتین ئێکاکە باوکی میلەتن دەوەرن بەدەمانەوە وڵی چەند جار ویستومە سەردانی کاک پاڤێڵ بکەم نییە بۆ کاک قوبات بچم نییە بۆ ئەمیان بچم نییە بۆ سەرۆکی حکومەت بچین ئێبا هانا بۆ کێ بەرین داوا لە کێ بکەین ئێستا تۆ وەرە حکومەتەکەی خونەیە بە هاوارتەوە نەیە بە دەنگتەوە ئەی باشە حکومەتی عێراق کەی لە خەمی منایە ها ڕاستە باشە تا چەند وەکو هەڵەبجەیەکان رازین لەو یادەیکەوە بۆتان نەکرێتەوە ساڵان لە 16 سێ ئەو یادە هەست ناکە یعنی لە ئاستی گەورەی کەیسی هەڵەبجەیان نەبێت بەڵێ هەست دەکەم کە لە ئاستی گەورەی هەڵەبجانیە هەڵەبجە وایە ئێستا
یعنی وەکو کوێت وا بواە هەڵەبجە ئەبواە ساڵ لە ساڵ بە باشترین شێواز ئەو یادە بکرایەتەوە بەڵام بەداخەوە ساڵ لە ساڵ بەرەو کاڵبوونەوە چێ یادی ئەنفال و هەڵەبجە ئەی باشە من لێرەوە بە کورد دەڵێم بەسەر کردایەتی هەموو کورد دەڵێم ئەگەر ئێمە ئەم یادانە ئاوا کاڵ بکەینەوە بەم شێوازە ئەفزەلێتی پێبین نازنامەی ئێمە هەڵەبجە و ئەنفالە چی ترمان بەدەستەوەیە کاری لەسەر بکەین. بەڵێ باشە پرسی هەڵەبجە پێتوانیە یعنی بۆ پرسێکەوە ڕوخانی ڕژێمی بەحسیشی لێ بکەوێتەوە هەر بەهۆی کەیسی هەڵەبجەوە نەبوو بۆ نمونە ئەمریکا کاتێکە لە 2023 دێت ڕژێمی سەددامە ڕوخێنێ یەکێ لەو بیانوانەی کە بەدەستوێتی پرسی کیمیابارانکردنی هەڵەبجەیە کە لە زۆر شوێنەکانە بیستین ئەبینین لایەنە نێو دەوڵەتەکان تا چەند بەخەمی کەیسی هەڵەبجەوە بوونە ئێوە وەکو هەڵەبجەیەکە قسەم بۆ بکەیت. وڵاهی من ئەڵێم یەکەم جار حکوومەتی عێراق بەرپرسە لە حکوومەتی هەرێمە دەست پێ نەکەین و فشارەکان تەنها بۆ سەر حکوومەتی هەرێم نەبێ حکوومەتی عێراق ئەو حکوومەتی کە ئێستا جێگری حکوومەتی پێشووە هی ڕژێمە بەهۆی هەڵەبجەوە ئەو حکومی زاتەی وەرنەگرتووە نازانم بۆ ئێستا لە پەرلەمانە وەکو دوژمن سەیری کوردەکەن ئەبوو هەر کەسێکە بێ بە سەرۆک وەزیرانی عێراق بە سەرۆکی پەرلەمانی عێراق لە پێشی هەموو کەسێک و هەنگاوی بۆ هەڵەبجە بنایە لەبەرەوەی هەڵەبجە تەنها نازنامەی گەلی کورد نییە نازنامەی گەلی عێراقیشە بەهۆی هەڵەبجەوە ئازادی عێراقیش بەدەست هاتووە بەهۆی ئەنفالەوە. بەڵێ باشە ونبووی هەڵەبجە ئێمە چی ناو بنین یعنی چونکە وەکو ئەو ئەزانرێ یعنی بۆ نمونە ونبووی هەڵەبجە ڕەنگەی ساکە لەو دی و سنوورەوە لە ئێران بژێت و لەم دیوشەوە ڕەنگە کەس ئاگای لێ نەبێ ڕەنگە ناسنامەیەکی تری پێ درابێ چۆن ئەکرێنی حکوومەتی عێراقی ئیش لەسەر ئەم مەسەلێ بکە ئەوە هیچ هەوڵتان نەداوە لەگە پەرلەمانی عێراقا پرسی مناڵەون بۆکان بجوڵێنن. من وەکو خۆم 2022 پێشانگای مناڵەون بۆکانم بردە پەرلەمانی عێراق لە ڕێگەی دکتۆر بڕیارەوە بردمە پەرلەمانی عێراق لە پەرلەمانی عێراق کە پێشانگاکەم کردەوە بەڕاستی یعنی عەرەبەکان زۆر بەداخ بوونەوی ئێمە تا ئێستا نەمانزانیوە کە هەڵەبجە ونبووی هەیە نەمانزانیوە ئەتر ئەو کاکەیە لەوێ بوو پێم وتم متەرجمین بۆ بکە وتم بۆ نازانن لەبەر چی نازانن یعنی هەموو دنیا ئەزانێت کە هەڵەبجە کیمیاباران کراوە ڕژێمی بەعس کردوێتی یعنی چی خۆتان لەو مەوزوعە لایەن هەموو ئەزانن یعنی ئاو پێشانگایەکی زۆر گەورەم کردەوە 33 تابلۆی مناڵانی ونبووم بردە ئەوێ ئەوەی کە تابلۆی مابوو تابلۆکانم بر ڕسمەکانم بر ئەگەر ئەوەی نەبوو ژیان نامەکەیم بردووە. ینی باوەڕی هەبێ زۆر بێتاقەت بووم لەوێ زۆر بێتاقەت بووم کە ئێمە ئەم شتەمان نەزانیەوە باز نەکراوە لە ناو پەرلەمانی عێراقا و ئیشی بەجددی لەسەر نەکراوە ئەم قسانەیان پێوتوین. بەڵام من بۆ خۆم ینی گوێبیستی ئەوە بووم پێش وەخت دکتۆر موسەنا لەسەر کەیسی مناڵەون بۆکان قسەی کردووە بەختیار شاوێز قسەی کردووە لەسەر کەیسی مناڵەون بۆکان حکوومەتی عێراق بەڵێنی یا ئەو کاتە کە بە کتابی فەرمی داوا لە حکوومەتی لە وڵاتی ئێران بکە لە کاتی تاوانی کیمیابارانی هەڵەبجە هەر مناڵێک داخڵ بووە بە وڵاتی ئێران ئەگەر وەفاتی کردووە دەنا زانیاریان لایە زانیاریەکانمان بنەوە ئێمە لەم چاوەڕوانی ڕزگارمان بێ بەڵام بەداخەوە هەتا ئێستا ئیشی لەسەر نەکراوە. نزیکەی وابزان مانگی 11 بوو چرۆخانی چرۆی ئیمام شەریف پەرلەمانتاری عێراقا ئەویش جێگری سەرۆک وەزیرانی هێنایە بڵێن هەڵەبجە بەڵێنیانە کە کاری لەسەر بکەن بەس ئەم کارە تەنها بە کەسێک ناکرێ نابێ ئەمڕۆ هەنگاونا یعنی پاشک کشێ بکەی لە دوای 3 مانگیکە لێ پرسیتەوەش من تەلەفۆنە بۆ بکەم کە سوکاری ونبووان تەلەفۆنە بۆ بکە ئەبێت تۆ گەر لە خەمی منابی هەوڵی جدی بی بۆ دۆزینەوەی مناڵانی هەڵەبجە. یعنی وەرە بەڕاستی من لێرە وەڵێم بە سەرۆکی حکوومەت و بە جێگرەکەی بە هەموو سەرۆکی ئەحزابە سیاسیەکان بۆ پەرلەمانتارە بە ڕێزانەی کە بە دڕی پڕە خوێنی ئێمە چوونەتە پەرلەمانی عێراق قەڵەمی بە ویژدان بەکاربێنن
مناڵێکی خۆتان ون ببێ هەموو سەرۆت و سامانتان دانێن بۆ دۆزینەوەیان بەڵامێکی ئەی من دایکێک گوناحم تەنها کورد بوونمە گوناحم تەنها ئەوەیە کە خەڵکی هەڵەبجەم کیمیاباران کرا مناڵەکانم ونە و ئێستا حکومەتی هەرێم و حکومەتی عێراقی ئێستاش بێ باکە لێمان باشە باشە ئێوە پێتان وایە یعنی چۆن ئیش بکرێ بۆ دۆزینەوەی ئەو منداڵانە باشە لە ڕێگای ڕێکخراوەوە وابزانام کۆمەڵی ڕێکخراوی زۆر هەبوو ئیشیان کرد لەسەری بەڵام زۆربەی بێ ئەنجام بووایە گومانی تیانێ من خۆم 6 ساڵی ڕێک من خۆم ئیشم کردووە لەسەر ئەم کەیسا لە دەرگای هەموو ئەحزابە سیاسیەکانی شمانیاوە کە هاوکارمان بن پاڵپشتمان بن هەنگاوم بۆ هەموو شوێنە ناوە بەڵامێکی کە یعنی تۆ داراییەکە نەبێ ناتوانانی ئیش بکەیت یعنی ئەمە واجبە لەسەری یەکەم وەزارەتی شەهیدان وەزیری شەهیدان ئیشی چییە؟ من ویستمەوە پرسیارە بکەم وەزارەتی شەهیدان بۆچی هەوڵی نەداوە بۆ منە فەرمانگەیەک تایبەت بک بەم پرسە فەرمانگەیەک هەر کۆمەڵێ فەرمانبەر ئیشیان بەدواداچوون بێ بۆ ئەم کەیسە با بڵێن پارێزەریان هەبێت هەوڵ بدەن لەگەڵ بەغدایە لەگەڵ ئێرانە بۆ دۆزینەوەی ئەو منداڵانە هیچ هەوڵێک نەدراوە لەلایەن وەزارەتی شەهیدانەوە وەزارەتی شەهیدان ئەمە طبعا ئەمە وەکوتم 35 ساڵمان بەڕێ کرد وەزیری شەهیدان هەر وەزیرە یەک لە دوای یەکەکان ئەڵێم ئەگەر هەوڵی جدیان باە بۆ دۆزینەوەی مناڵانی هەڵەبجە هەڵبەت ئێستا نەتیجەیەکی باشمان دەستەکەوت پار من کۆنگرێکی ڕۆژنامەوانیم کرد یعنی داوام کرد کە وەزارەتی داد وەزارەتی ناوخۆ وەزارەتی سەحە وەزارەتی شەهیدان لیژنەیەک پێک بێنن ئێمە ژۆک و نوێنەرمان هەبێ لەنا ئەو لیژنە وەکو کە سوکاری ون بووان وەکو مناڵی گەڕاوە نوێنەرمان هەبێ وابزان ماوەیە دوای ئەو کۆنگرەی من بڕیارێک دەرچوو وتیان لیژنەیەک پێکەهێنین بەس ئەو لیژنەیە نازانم هەتا ئێستا چی کردو و ئیشی چییە وەزارەتی شەهیدان ئیشی چییە یعنی وەزیری شەهیدان کە خەڵکی منتیقەی هەڵەبجەیە هەتا ئێستا چەند ساڵە وەزیرە ڕۆژێ لە ڕۆژان کە سوکاری شەهیدانی کۆ نەکردەوە هی ونبوانی کۆ نەکردەوە بریندارانی کۆ نەکردەوە لە نزیکەوە گوێ لە معاناتمان بگرێ بزانێک گرفتی ئێمە چییە گلەی ئێمە چییە ئەشتی بچی بۆ وەزارەت ناتوانانی ببینی ئێبا بە تۆ گەر نوێنەری خەڵکی وازبە لەسەر دەرگاکە لەسەر پشت بێ بۆ میلەت ئەگەر بەهۆی شەیدەکانی منەوە نەبێت تۆ چیەکەی لەویە باوەڕ هەبێت سلێمانیەوە چوومەتە هەولێر نەمبینیوە گەڕاومەتەوە ینی ئەمانە تەنها گلەی من نییە هی کە سوکاری ئەنفالە کە سوکاری شەیدا کە سوکاری برینارە هیون بووە بەڕاستی یعنی گرنگە بە سەرۆکی حکومەتەوە بە جێگری سەرۆکی حکومەتەوە سەرۆکی حیزبەکان هەموو با کاتێکیانەکە کە لە مانگێکا یەک جار سەعاتێک کۆمان کەنەوە گوێ لە گرفتەکانمان بگرن با کاتێک کە یادەکانەکرێتەوە خەڵک بەربارانیان نەکا خەڵک ڕێگەیان پێ بە قسە بکەن ئەمانە گلەیمانە کاکە یعنی معقولە من لە خاوەنی حەو شەهید بم نەتوانم سەرۆکی حکومەت ببینم نەتوانم جێگری سەرۆکی حکومەت ببینم ئەی سبەینە دەنگدانە کاکە چۆن چۆنی دەنگتان بۆ بین هاتۆ هەموو ساڵەبەی لە 16 سەیە دەستی بخەیتە ناو برینەکەی من بیکولێنیتەوە بەڵامێکی گوێشم بۆ ڕانەگریت ئەمە وایە تو هەر مناڵەکە مناڵی خۆتە لە ماڵەکەی خۆتە دوو جاروتی باوکە ئەو شتم بۆ بکە بۆ نەکرد مناڵەکە ینی بێتاقەتە بێت لە باوکو دایکی باشە پرسی بە پارێزگابوونی هەڵەبجە تا چەند پێویستە بۆ با بڵێن ئەگەر بێت و هەڵەبجە بێتە پارێزگایەک لە لایەن بەغداشەوە بناسرێ وەکو پارێزگایەکی سربەخۆ زەرور نییە بۆ ئەم مەسەلانە ئەتوانێت خۆی بۆ نمونە سربەخۆیانە زیاتر کار بکە بۆ کەیسی ونبووەکان بۆ کەیسی ئەو کیمیا بارانکردنی هەڵەبجە بۆ ناساندنی بە جیهان تا چەند ڕازین لە کەیسی بە پارێزگابوونی هەڵەبجە لایەن بەغداوە وڵی ئێمە لە پەرلەمانتارەکانی خۆمانەوە هەتا بە خوشک و برا عەرەبەکانەگا گەر هەر کەسێک قەڵەمێک لەسەر قاقەزێدانێ بۆ هەڵەبجە و بۆ بە پارێزگابوونی هەڵەبجە و بۆ ڕێکارە یاسایەکانی ئێمە سوپاسەکەین و چاوی ماچەکەین بەڵام ئەوانەی کە ئەڵێن هەڵەبجە بوو بە پارێزگا تەنها لەسەر کاغەز پارێزگایە هیچ ڕێکارێکی یاسایی بۆ جێبەجێ نەکراوە ئەگەر بودجەیەکی تایبەتی هەبێ هەڵەبجە ببێ بە پارێزگا بە ڕسمی وەکو پارێزگاکانی تر هەڵبەت بودجەی تایبەتی خۆی ئەو کاتە توانێت خۆی هەوڵبا بۆ دۆزینەوەی مناڵان خۆی هەوڵ با سەنتەرێکدانێک کە مناڵانی هەڵەبجە ئەگەڕێتەوە تەکلیف لە هیچ کەسێک نەکا بۆ فەحسی خوێنەکان بەڵامێکی بەداخەوە ئێمە هەتا ئێستا شتانەمان هیچی نییە بەڵێ شۆنم خان حەزەکەم دوامین پەیامەت چییە حەزەکەم خۆت قسە بکەی وڵی دوا پەیامم ئەوەیە داوا ئەەکەم سەرۆکی حکومەت جێگری سەرۆکی حکومەت هیچ نەبێ
ئەمە 35 ساڵمان بەڕێ کرد با لە مانگێکا یەک ڕۆژیان هەبێ بۆ کە سوکاری شەید و ئەنفال و ونبووان و برینارە لێرە شۆ داواکەم کاک پافڵ کە داوای لێ یەکەم بیبینم گرنگە لە نزیکەوە گوێبیستی قسەکانم بێت یعنی برینەکانم ئەوەنە زۆرە باوەڕ هەبێ من 35 ساڵە من فرمێسکە ڕێژم تووشی نەخۆشی دەرونی بووم تووشی نەخۆشی سەرەتان بوو ئەمانە هەمووی لە چیەوەیە کاکە ها وەرە مناڵێکمان تەخەڕوجەکە بە 1000 قوربەستەری بە 1000 داماوی بەم دڵست داوە تا مناڵ بەخێ کەیت و پێگەێنی دامەزراندن نییە بۆ نمونە ئێستا من ماوەی پێشووتیان هەڵەبجە دامەزراندنە یەچوومەتە هەڵەبجە بانگێشت کرام ڕۆستومەتی وەڵامادە ماڵی لێرە نییە شمول لێ ناکە ئێکاکە خۆ شەید لە هەورامان هەتا زاخۆ هەر شەهیدە فەرقی چیە لە هەر شوێنی نیشتە جێبم گرنگەوەی من پۆلە شەهیدم یاوە بۆ وڵاتە ڕووباری خوێنم ڕشتووە چی بڵێم تر لەوە زیاتر بەڵێ شەونم عەبدوڵڵا دایکی دوو منداڵی ون بووی کارەساتی هەڵەبجا بە خێر بێ زۆر سپاس بۆ تۆش بمانبوورەکە و ئازارەمان بخستەوە بیرت کوڕی منی بەڕێزی زۆر سپاس دەستخۆشی لە یەکەم چاوە ماچەکەم کوڕی گەورەمی چاوەکەمی زۆر سپاس بەڵێ بەڕێزان خۆشەویستان بەم شێوەیەتی نەکۆتایی ئەم بەرنامەیە تا بەسەرهات و دیدارەکانی دیکەمان بەخواتان دەست پێرم خواتان لەگەڵ